هەمووشیان 250,000 خۆی وەرگرتە تەنها بژمێران هەرێمی کوردستان نەبێ بێبەری کراوە. ئێوە وەکو بژمێرەکان ماوەیەک بەر لە ئێستا سەرژمێرتان ئەنجامدا بڕی یەکەمی پارەکەتان وەرگرتووە ڕۆژێک بەر لە ئێستا بەشێک لە پارەکە هات ئایا ئەو بەشە پارێکە وەرتان گرتووە ئایا ئەوە کۆتاشای سەدارایتانە یان ئەوە چۆن ئەوم بۆ باس بەڵێ بەخێر بێن سەر و سەر چاوم تەمان ئەو پرەپارێکەوە ئێستا هاتووە تەمان ئێمەش نازانین ئەمە کۆتایە یان تەمان بە هەموو حەق و حقوقی خۆی خۆمان بێ ئەمە نابێت کۆتا بێ بەپی ئەوەی ئەو پارێک کە ئەمڕۆ هاتووە 125,000 نازان ئەم پارێکەوە هاتووە ئایا ئەمە پاداشتە یان پارێ مانگی 12 تەمان ئەگەر پارێ مانگی 12 ئێمە پارێ مانگی 12مان بەپی ئەقداخە 250,000 بۆ ئەمە 125 ئەگەر پارێ مانگی 12 ئەو پاداشتەکە ئەی بۆ پارێ مانگی 12ەوە مان دیارنێەوە 6 بۆ 7 مانگە پرۆسەکە کۆتای پات و پاداشتی بژمێرانش بۆ شێوەیە. باشە دەنگۆیەکە بوو کە بژمێرەکانی عێراق جیالەوەی کە پارەی خۆیان وەرگرتووە هەندێک ئیمتیازاتیان وەرگرتووە مەسەڵەن هەندێک پارێ زیاتریشیان وەرگرتووە ئایا ئەمە ڕاستە؟ بەڵێ بە تەکیدی بژمێرانی عێراق هەردوو مانگەکە 250,000 وەرگرتووە و پاداشتیان وەرگرتووە و پارێزگای نەینەواز ئەوەندەی من بزانم زۆری لەسەر میلاچی خۆی دا ئەوە دەکاتە گرێ بەست ئەوانی کەوا بەشداری پرۆسەکەیان کردبوو هەمووشیان 250,000 خۆی وەرگرتە تەنها بژمێران هەرێمی کوردستان نەبێ بێبەری کراوە لەو مافی خۆی. باشە ئێستا ئێوە داواکاریتان چییە؟ بەڵێ ئێمە داواکاری ئەوەمانەیە کە ئێمە وەکو بژمێری هەموو دەرتوی دانەمەزرا من جەختەکەن وەستەر ئەوەی کا لە سەرەتای ساڵی داهاتوو کوادی 2026 هەموو لە ڕیزبەندی پێشەوە بین لە دامەزرانە چی هەموو دەرتوی دانەمەزراوەی کە بەشداری کرد هەموو 12 ساڵە بۆ 15 ساڵ هەمووی دەرچووە و دانەمەزراوە دەمانوێت دابمەزرێن داواکاری دومان ئەگەر ئەمە پاداشتەکە بێ بۆ پارێ مانگی 12مان دیار نییە.